بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ئایا لەم ساڵدا لە 2025 کێشەی موچە وەنەوت لە نێوان هەرێم و بەغداد چارەسەر دەبێ و سەبارەت بە چارنووسی موچەی مانگی 12 چی لێ دێ و سەبارەت بۆ هەڕەشانش کە بەرپرسانی هەرێم دەیکەن لەبارەی کشانەوە ئایا بەڕاستیانەوە سەبارەت بە دوێنێ شەویش کە بەیانامەیەکیان بڵاوکو لەو نزیک سعادیەکی شەو لەسەر پرسینەوە لە ناوچە جێناکۆکەکان لەسەر دانەکەی سوودانی بۆ وڵاتی بەریتانیا کە بەڕێکەوتووە چی ڕوودەدات ئایا ئیدارەدانی نەوت لە ناوچە جێناکۆکان چی بەسەدێ و پرسیانادەکردنەوەی نەوتیارەی مشتی لە چی بەسەدێ کە ئەمڕۆ لە پەرلەمانی عێراق خوێندنەوەی دووەمی بۆ کرا وا بڕیارە لە خوێندنەوەی سێم دەنگدانی لەسەر بکرێت کە خەرجیار بەرمیلێک نەوتی هەرێم بە 16 دلار دانراوە. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید بڕیادەری پێشووی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق و ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێرانی عێراق سەیر لەسەر دەکەین. مامۆستا بەخێر بێن، سوپاسی ئامادەبوون دەکەین. سوپاس بۆ ئێوە کاکەمیان. بەر لەوەی بچینە سەر مەسەلەی موچە باسی و بارگژی بکەین کە ئێستا زۆرێک لە بارگژی لە بینی بەتایبەت لەلایەن هەرێمەوە هەسی پێ دەکرێت بەنامەی توندەژی بەغدا پرسی کشانەوە یاخود لەسەر مەسەلەی نێوتیش دوێنێ شەو سعات 12 و 37 دقە بەیانامێکیان بڵاو کردەوە دژی سەدانەکەی سوودانی بۆ بەریتانیا. چی هەیە لەو بارەیەوە کورتیسی دەست دەکەوێت لەو بارگژیانە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سوپاس بۆ تۆ کاک حەکیم، سوپاس بۆ کەناڵی ڕاگەیاندنی پەیام. سوپاس. لە ڕاستیە ئاڵۆزیەک هەیە، ئاڵۆزیەکە هەندێکی ناوخۆییە، هەندێکی ئەقلیمیە، هەندێکی دەولیە. باش. معلومی هەموو لایەکە لە ئێستادا گۆڕانکاریەک هاتووەتە ناو ساحەی سیاسی، ئەویش کۆتاهاتنی ڕژێمی بەشار ئەسەدە. گەمەکەرە ئەساسیەکانی سووریا ئێستا گۆڕاون بە گەمەکەرێکی تازە. لە ڕاستیە ڕەهەندی اقتصادی لەو بابەتە هەیە، ڕەهەندی سیاسی هەیە، ڕەهەندی وەک ئەڵێ مقاومە و یاخود هیلالی شیعی لە بەرامبەر هێزەکانی ئەمریکا و بریتانیا و تورکیا و قەتەر و ئەو وڵاتانە. کاتی خۆی لە شەڕی ئۆکراین کە رووسیا نەوت و غازی لێ با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان نەتوانی هەناردە بکە، تادیدی ئەوروپای کرد بەوەی کەوا غازیان لێگرێتەوە و لە سەرمان ڕق ببنەوە، بەوەی کە لە ئێستا معلومە کە لە ئەوروپا وەزێکی زۆر ناهەموار هاتووەتە گۆڕێ، بەوەی گرانیەکی زیاد لە حەد دروست بووە، نرخی غاز چەند بەرامبەر بەرز بووەتەوە. لەو کاتەوە حەلیفەکانی ئەمریکا حاوەلەی ئەوە ئەکەن کەوا بۆری غاز بگەن یا غاز بە شێوەیەک لە شێوەکان بگەینە تورکیا و لەوێ بەرە ئەوروپا بڕوە. ئەو وڵاتێکەوە بەرهەڵسکار بوو لە بەرامبەر ئەو قەزیە، سووریای بەشار ئەسەد بوو کە نەیەهێشتە و بۆریە بڕوە، بۆیە دوجار گەیشتنەوەی ئیتیفاقی کەوا سووریا لە خلالی 10 تا 11 ڕۆژە کۆتایی پێبێنن، بۆیە ئێستا ڕێگە کراوەتەوە لەوەی کەوا ئەگەر متابعی ئەوانەی کەوتا متابعی ئەخبارەکەن، متابعی شەنی سیاسیەکەن، ئەزانن حرەکەیەکی نەشیط لە بینی قەتەریەکان لەگەڵ تورکەکانە دەستی پێکردووە و ئەمریکا لە 21 ترامپ دێتە سەر حکوم و کۆمەڵە ئیجراعات ئەکا. ئەو ئیجراعاتانە هەندێکی بەرامبەر بە عێراقە، هەندێکی بەرامبەر بە ئێرانە، بۆیە ئەوە یەکێکە لەو ڕێگانەی کە غازی قەتەری بگاتە تورکیا لەوێشەوە بۆ ئەوروپا، بۆ بە شێوەیەک لە شێوەکان احتیمام نێڵن، یەکەم بۆ غازی ڕووسی، دوو بۆ غازی ئێرانی. معلومەیەک بدەمە جەنابەت کاک حەکیم، ئیتفاقێکی ئێرانی تورکی هەیە لەسەر غازکەوە تا ساڵی 26 ئێران غازەدا بە تورکیا، بەڵام بەنیاز بوون کە ئەو عەقدە تازە نەکەنەوە ئیلا بە سیاری تازە نەبێ، بۆیە ئێستا تورکیا بە دوای تاقا ئەگەڕێ بە تایبەتی غاز، بۆیە قەتەریەکان ئامادەن لە ساڵی 26 تورکیا تەمیل بکەن بە غاز، ئەبێنێتەوە سەر نەوت. سەردانەکەی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوو بۆ تورکیا و ئەگەری ئۆکەیکردنی ئەمریکیەکان بۆ هەناردەکردنەوەی نەوت لە مانگی سێدا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە و دروستکردنی گرفت و ئاڵۆزی بۆ عێراق لە کاتێکدا ترامپ قرار وایە لە بیدایەتی دەست بەکاربوونیا کۆمەڵێک ئیجراعات بەرامبەر بە هەندێک لە قیاداتی سیاسی عێراقی
کە بخرێنە لیستی خەزانەی ئەمریکیوە یەکێک لە بڕیارە قورسەکان ئەوەیە کە تا ئێستا نەگەیشتووەتە یعلام و تا ئێستا هەر لە گەنگەشایە لەناو با بڵێن لەناو ئەمریکا و لەناو سوڵتەی قەراری ئەمریکا ئەوەی ئەگەر عێراق پابەند نەبێ بەو داواکاریانەی ئەمریکیەوە احتیمالە حەسار بخرێتە سەر عێراق بەڵام حەسارێکی جوزئی ئەویش بریتە لە خستنە حەزری کۆمپانیای سۆمۆ بەوەی نەتوانێت نەوت بفرۆشێ بە شێوەیەکی ڕەها بە حکمی ئەوەی داهاتی عێراق لە سەدا 93 لە نەوتە ئەگەر حاڵەتێکی وا بێتە پێش ئەوە عێراق انهیارێکی اقتصادیەکە کە بە هیچ شێوەیە فریای ئەوە ناکەوێت موچەی فەرمانبەرانی بدا. بەس پێ چی ئەمە ڕووداە خود دوور نییە؟ یعنی ئەوە یەکێکە لەو فاکتەرانەی کە ئەیانەوێت فشار بخەنە سەر عێراق. یعنی ئەگەر تەلویحیش بێت کە ئەگەر ئیلتیزام نەکەن لە ژوورە داخراوەکانە حتمەن بە سوودانی وتراوە. سوودانی دوای سەفەرەکەی کە گەڕایەوە یەکسەر سەفەرێکی کرد بۆ کۆماری ئیسلامی ئێران دیار بوو بۆ چەند مەبەستێک چوو بوو. مەبەستێک لەوانەکە حەشتی شعبی بوو، مەبەستێکی تر لەوانەیە ئاڵوگۆڕی دۆلار کە لە عێراق دەرنەچێ و بە هەرزان دەسە وڵاتانە نەکەوێت. بۆیە سوودانی پێم وا بوو لە مەسعاکەیە یا لە هەوڵەکانی کە چوو بۆ کۆماری ئیسلامی ئێران سەرکەوتوو نەبوو. سەرکەوتوو نەبووە. بۆیە ئەگەری ئەوە هەیە ترامپ لە یەکەم دەست بەکاربوونیە کۆمەڵێک قەرارات دەربکا کە وەزعەکە بخاتە ئاڵۆزیوە. ئەوەی ملاحەزە بکات لە وتەبێژی حکوومەتی ماوە بەسەرچوو ئەڵێ ناچارمان مەکەن کە بڕیارێک بدەین وەزعی ئیستیقراری عێراق بخاتە خەتەر و خۆشمان زەرەری لێیەکەین. ئەمە ئەو مەسیجەیە کە ئەبێ خوێندنەوەی جددی بۆ بکرێ بەوەی کە ئەو قەرارە چییە وەزعی خۆمان نەخاتە خەتەر ئەوەیە کەوا بە شێوەیەک لە شێوەکان ببنەوەی ئاڵۆزی لە عێراقا یاخود ئایا بەنیازی ئەوەن کەوا ببنە سووری بە لەشکری جێیشی تورکی بێت بۆ ناوەکو ئەوەی کە لە سووریا ڕوویداوە کە ئەمە من نازانم بەڕاستی وتەبێژی حکوومەتی هەرێم مەبەستی چییە کە بڕیارێکەدەن هەم عێراق استقراری تێکچێ استقراری عێراق بەچی تێکەچێ یا بە لەشکرکێشی یا ئەبێ کاریسەیەکی گەورەتر بێت لە لەشکرکێشی. دوێتەنە هەڵی ڕاگەیاندن نییە و پرسی کشانەوەی ئەوان جدی مەسئلەی پرسی کشانەوە چکە هەندێک سەرچاو باز دەکەن گویا لە کۆمنەوەکەی ئەگەر پیان وتبن ماوە حکوومەتی هەرێم لەگەڵ نوێنەرانی کورد دەڵێن باسی و پرسە نەکراوە تەنها توێن دەبێ هەڵوێستمانە بێ و کاڵێن هەڵوێستمان هەبێ عادەتەن وتەبێژ هەندێک مەواقف دەرەبڕێ ینی پێوتێ خۆ وتەبێژ ناتوانێت لە خۆی قسە بکات بە تایبەتی وتەبێژ لێ حکوومەتی هەرێم بێ حکوومەتەکەژی پارتی بێ. ینی ئەوە مەشهورە لە هەندێک هێزی سیاسی بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان ئەندامەکانی ئازادیان نییە بەوەی بە کەیفی خۆی قسە بکە و بە کەیفی خۆی تەسریح بە ئللا ئەبێ پێی بڵێن یەک و یەک ئەکاتە دوو بۆی نییە بڵێ ئەکاتە دوو یەک ملیم. بۆیە ئەوە پێی وتراوە کە ئەوە بڵێ بە شێوەیەک لە شێوەکان لە دوای ئەوە کاگنێکی سەردانی بەغداکە بۆ ئیتمێنان بە ئیدارەی دەوڵەت و بۆ ئیتاری تەنسیقی ڕەنگە بڵێ مەبەسمانەوە نەبێت چۆن لە ڕیفراندۆمەکە وتیان یەکەم جار لێرە وتیان دەوڵەتی کوردی ئەعلانەکەین دوایی وتیان بە حەیدەر عەبادی ئێمە مەبەسمان نەبووە دەوڵەتی بۆ دەوڵەتی کوردیمان نییە هەر ئیستیفتایەک بۆ کردومانە بۆ بزانین ڕای خەڵک چۆنەوەکو وایە خەڵک لە بیری چوو بێتەوە کە کووردە لە بیری چوو بێتەوە کە حەزی لە دەوڵەتی کوردیە. بەڵام ئەم برادەرانە بەتەئکید وەکو ئەڵێ گۆبنێکیان بەدەسۆیە کە چۆن لە ڕیفرۆندۆمەکە دەرگاکان داخراوتیان داوا لە حەیدەر عەبادیەکەین کە دەرگای حیوار دانەخە بە دڵنیاییوە ئەم جارش ڕەنگە داوا لە سوودانی بکەن. بەڵام لەبەرەوەی سوودانی لەسەر دەرگای انتخاباتە لە عێراق بۆیە ڕەنگە سوودانی ئەوەندە تون نەبێ. بەڵام ئەوەشمان لەبیر نەچێت سوودانی مۆزەفێکە لای ئیتاری تەنسیقی یەک مخالفە ئیتاری تەنسیقی بکات زۆر بە ئاسانی حکوومەتەکەی شکست پێێن و انتخابات دووبارە پێ دوای بەڕاستیانە دایانەوەی بکشێنەوە یاخود بەدیلیان چییە بۆ نمونە یاخود مشکلەکە لەوایە بەدیلیان نییە یعنی کە ئەکشێنەوە چیەکەن تەنها ئەوەیە موەساتی عێراقی پەرلەمان چۆن لای خۆیان زۆر بە ئاسانی پەکەخرا و 2 ساڵ قوفڵیان لێدا تەوان ئەگەر ئیتفاقیان کردبێ لەگەڵ هەندێک هێزی سیاسیا کە اتفاقێک هەیە تا ئێستا ئیعلان نەکراوە کە بۆ انتخاباتی مانگی دا بەڕێوەیە کە چەند هێزێکی سیاسی ئەیکەن
لە بەرامبەر ئیتاری تەنسیقیە بە تایبەتی دوایەوەی ئیتاری تەنسیقی ئەو پشتیوانە گەورەی کە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە کرایە ئەو هێزانە مەشهورن بەوەی کەوە ئیمتیدانیا پشتگیریان لەلایەن کۆماری ئیسلامیەوە کۆماری ئیسلامی ئێرانی کە بەشێکە لە بەرەی مقاومەت لە لوبنان گرفتێکاتە پێشەوە لوبنان پاشەکشەی کرد دوای سووریا وردە وردە هیلالی شیعی بەرەو زایفی ئەڕۆن ئەمان ئەیانەوەی استیسماریە موقفە بکەن بۆ خۆیان دیوەکەی تری ئەوەیە کە ئایا ئەمریکا زەختەخاتە سەر عێراق بۆ نظامی سوێفت ئەگەر نظامی سوێفتیش بە جزئی مەنعکەن لە عێراق چونکە عێراق 77 بانکی لە نظامی سوێفتایە ئەگەر چۆن ئێرانیان کاتی خۆی مەنع کردو لە نظامی سوێفتی عالەمی کە هیچ بانکێک ناتوانێت مراسلە بکە بەوەی ناتوانێت دۆلار ئاڵوگۆڕ بکە بەوە گرانیەکی خەتەرناک لە عێراقا دروستەکەن ئەمە ئەو وەزعە نائستیقراریەیە کە ئەم برادەرانە باسی لێوەکەن کە بە نوێنەرایەتی یا تورکیایکەن یا بە نوێنەرایەتی ئەمریکایکەن بە بڕوای من مجازفەیەکی ترە بۆ کورد چی دەست دەکەوێت یاخودۆ کو ڕفراندۆم تووشی کێشەیەکی تر کوردەوەی دەسەکەوێت سەر بەخۆ کوردەوەی دەسەکەوێت تووشی گرفتێکی زۆر گەورە بێ گرانیەکی زۆر گەورە بێ ئەوەی کە ئێستا موچەی عێراق هەرچۆنێ بێ لەو 12 مانگا ئێستا مانگی 12 بەرەو فەوتان ڕۆیشتووە زەحمەتە بگەڕێ مانگێک فەوتاوە 40 ڕۆژ جارێ موچەکە ڕەنگە بێ بە 80 ڕۆژ چکە ئەوان مشکلیان نییە داهاتی ناوخۆ و داهاتی گومرگەکان و ئەوانە بە شێوەیەک لە شێوەکان کەمەکە هەرێم ئەو هەڵاوسا و بێکاری و بێموچەیە بێتە دوو ئەوەندە ئەمە ئیسفادەکەی کە هەرێمێکا بەس ئەوەی ئەمان مشکلیان نییە باکیان نییە بەوەی هەرێم و خەڵکی هەرێم چی لێدێ گرنگەوەیە ئەوان شۆڕشیان پێ نەکرێ ئەگەر شۆڕشیان پێ نەکرێت شۆڕشیان تێک داوە هەمیشە بۆیە ئەگەر نەتوانن لەگەڵ عێراقا بگەنە نەتیجە ئەوە لەگەڵ عێراقا تێکیان جا ئەوە تورکیا بێ بۆیان تێک بە پێ دوای پەیوەندی بە سەردانەکەی مەسروور بارزانی بۆ تورکیاوە هەیە بەشێک لە سەردانەکەی مەسروور بەرزانی بۆ هەناردەی نەوتە بەڵێ ینی بەبێ عێراق بیکەن یا بەبێ عێراق بیکەن چونکە بە شێوەیەک لە شێوەکان تورکیا بۆ تاقە ئەگەڕێ بۆ بەدیلی ئەو غازەی ئێران و ئەو نەوتەی لەوە پێش دەستی کەوتووە بەس دەتوانێت بەبێ عێراقەمە بکە تورکیا بەرپرسیان نابێت لە دادگای دۆڵ باز دەکرێت ملیارێک و 470 میلیۆن دۆلارەکەی نێداوە دیسان عێراق بە سکاڵا تۆمارکاتەوە جەناب و بینەرانی ژزان خۆ سکاڵا بە ڕۆژ و دوو ڕۆژێک لا نابێت و لە 2014 سکاڵایە تۆمارکرا لە 2023 قەراری ئەخیری لێدرا 10 ساڵ زۆرە حکوومەتی ڕەجەب تەیب ئەردوغانیش قەناعەتی وان نییە 10 ساڵی کە دوو خولی تریش بمێنێتەوە بۆیە بە هەمویان و مجازفەیەکەکەن ئەو مجازفەیە ئەگەری ئەوەی هەیە تورکیا شتی باش بەدەست بێنێ بەڵام دوجار هەرێمی کوردستان ئەو هەرێم مۆچکەی کە هەیە یا ئەو دەسەڵاتەی کە هەیە ئەگەری ئەوەی هەیە چۆن لە سا پەنجاوێکی خاکی هەرێمی کوردستانیان لە دەستدا کات خۆی لە ڕفراندۆمەکە ئەو لە سا چلونۆکەی تریشی لە دەستبان و شتێک نەمێنێ بە ناوی هەرێم بۆ خوێندنەوەی بۆ نەکرێت کە بڵێن کورد زیاتر بەرز بێنێ لە عێراق گەر ئەوان ئاڵۆزی دروستکەن بۆ خوێندنەوەی شێ بڵێن ناوچەکانی مادەی 140 وەردەگرینەوە ئەخر بەچێ بەو پێشمەرگەی موچەی نادرێتێ بۆ پێشمەرگەی تەقەمەنی پێ نییە بۆ پێشمەرگەی هیچ ئەدەواتێکی سراع و سیلاحی پێ نییە کاک حەکیم خۆشەڕ بە مەسلەیەکی کوردی هەیە ئەڵێ جەنگ بە سیلاحەکرێ و مامەڵەش بە پوڵ هەرێم نەپوڵی هەیە پارەی هەیە نە سیلاحیش هەیە ئیتر بەچی جەنگەکە ئیتر بەچی سراعەکە ئیتر بەچی مەسەلەن ئەتوانێ عێراق ناچارکە عێراق چەند لاواز بێ لاوازەکەی ناگاتەوە ئاسەی کە هەرێمی کوردستان مەرجی بەسەرا فەرزکە بەس ئەی ڕۆڵی سەبەن و لایەنەکانی تر ئەوە یەکێتیە لایەنەکانی ئۆپۆزیسیۆنە ڕۆڵی ئەوان چیە من پێم وایە یەکێتی لەو قەزەی کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانە لە بەرەوەی جێگری ئەنجومەنی وەزیران لە یەکێتی بۆی حزوریان هەیە ئەگینا یەکێتی بە هیچ شێوەیە هێلکەکانی خۆی ناقاتە سەبەتەی پارتیوە چونکە هێلکەکانی لەو پێشچوە سەبەتەی ترۆ خستوێتە سەبەتەی ئیتاری شیعیوە چکە تەحالوفێکیان هەبووە سورسی معتەڵیان بەکارهێناوە دژی ئەو تەحالوفە سێقۆڵیەی پارتی و حەلبوسی و سەدر بەکارهێنێناوە بۆیە جارێکیکە یەکێتی مەگەر عەقڵی لە دەستدا بێ ئەگینا بە قسەی پارتی ناکاوە هەرگیز بڕوان بەوە نییە جگە لە یەکێتی ئەو سێ هێزە سیاسی کە بایکۆتی کۆبوونەوەکان کرد بە هیچ شێوەیەک بایکۆتی پەرلەمانی عێراق ناکەن و سەحب ناکەن لە عەمەلیە سیاسی چۆن تەیاری سەدری کاتێک کە سەحبی کرد لە عەمەلیە سیاسی پەرلەمانتارانی تریان قسە شوێنی یەکێتی ژەوانەی پارتی ئەچنە شوێنەوانەی پارتی و زۆر بە ئاسایی مامەڵەیەکەن
ئەگەر پارتی مجازفەی وا بکە من دڵنیام لە ڕیفراندۆمەکە خەتەرناکتری بەسەر دێ. بەڵێ باش بینە سەر ئەو پرسی ڕاگەنداوێکی شەبوو دوێنێ شەو سعات 12:37 شەو بڵایان کردبووە لەسەر مەسەلەی نەوت لە ناوچە جێناکۆکەکان. پەیوەندی بە سەردانەکەی سوودانیەوە کێسا بڕێکەوتۆ بۆ بریتانیا لەگەڵ شەریکەی PB اتفاقکەن لەسەر حەقلەکانی کەرکووک. طبعاً ئەم قەزیە زۆر کۆنە شەریکەی PB چکە کاتی خۆی من ماسی حامنیەکانم بینی ئەوەی کەوا تەفاوزیە کرد بۆ ئەو حەقلانە لەکوێ هێزی عشایر هەبوایە تەفاوزی لەگەڵەکردن حەشد هەبوایە تەفاوزی لەگەڵەکردن هەر کەسی لێ بواە بە جۆرێک لە جۆرەکان ڕێەکەوتن. طبعاً ئەو ماسی حەمنیە کاتی خۆی هیشام الهیشامی بوو کە تێرۆر کرا لە بەغدا پیاوێکی زۆر ناسرا و زۆر شارەزا بوو لە مەسئلەی ئیرهابی دەولیە. ینی ئەوەی بەیاننامەکەی هەرێمی کوردستان بخوێنێتەوە سەری سوڕەمێنێ لەوەی کەوا دەستوری عێراق تۆ بڵێ ئەوەندە بەردەست نەبێ نەزانی مادەکانی چییە؟ لە بڕگەی دووهەمیە بڕگەی سێمیاڵێ بە پێی هەردوو مادەی سەودەی دەستور و 115. کاک حەکیم مادەی سەودەی دەستور سەلاحیاتی حەسری حکوومەتی ئیتیحادیە لەکوێ باسی نەوتەکە؟ لە مادەی 115 باز لە صلاحيات مشتركة كل ما لم ينص عليه في الاختصاصات الحصرية للسلطات الاتحادية يكون من صلاحيات الأقاليم والمحافظات غير المنتظمة في أقليم والصلاحيات الأخرى المشتركة بين الحكومة الاتحادية والأقليم. باش بين الحكومة الاتحادية والأقليم بقى ما دكا بوي بهالج بسرية ما نروع كاك حكيم أو ما داني كباسي نوتكن تكون الأولوية فيها لقانون الأقليم. على أولوية بقانون إقليم. قانون إقليم لمجال نوتو غازاتشيا أو قانون ياساي نوتو غازي هريمي كردستان. يوم محكمة اتحادية هلي وشانوتو. بلا 2022 مانجيدو. مانجيدو هلي وشانوتو يعني أو قانون النما ولا أساسه. أجر قناعات يعني بمحكمة اتحادي كدو قاضيان كرده. مادة سوداء دستور بعض الصلاحيات حصرية كهي حكومة اتحادية نمادة سوداء نمادة 115 باسي نودناك مادة 111 و 112 باسي نودك وهردو مادك هردو فقركي هردو برقكي باسي حقولي حالي وحقولي مستقبليك لهردو مادك كلمي معا ومع بكار هاتوا معا ومع يعني لقل سلطاتي دولتي اتحادية حقولي حالي به وحقولي مستقبلي به لبروين ياساي نوتو غازمان هل وشين راوته ولا لا المحكمة اتحادية بويا ياساي نية الرقة بهارين بدا چونك ما في الرهاو تاقلانا بحكومة هريمي كردستان دادات أي أوكاتي كمحكمة اتحادية ياساي نوتو غازي هل وشاندو بونا يانوت أم ياسامان نخير هل نوشاوتو كاتي كوا محكمة اتحادية الرفراندومي هل وشاندو برزامن دي خويان وتيان ريز لسروري وياسا محكمة اتحادية جرين دیارە ئێستا بۆ بەهانەیەکە گەڕێن کەوا خەڵکی پێوە مەشغوڵکە ئەگینان ئەو مادەی سەودا جەماوەر و خەڵک بڕاستەری مادەی سەودە بکە سەلاحیەتی حەسن بەرنامەکان نزیک سعادێکی شەو بڵاو کردێتەوە ئەم سعادێکی شەوە یعنی فعلا جێگەی سەرنجە بەس پەیوەند بە سەردانەکەی سوودانیەوەیە تۆ بڵێ ئەنتەرنێت کاک حەکیم تۆ بڵێ ئەنتەرنێتیان نەبوو بێ ئەو کاتە خەتێ ئەنتەرنێت گەڕاوەتەوە بۆ ئەو برادەرەوە اینجا ئەو کاتە بڵاوی کردوەوە بەڵا تا بازەوەیەکێک کە ئەوانەی یەکێتی و گۆڕانیش ئاگادار نەبوو بن هەنێ هەندێک خەڵک تێشی ناگەمە بەسەکەی چییە ینی بەس من بەیاننامەکەم خورمەڵە کە لەژێر کۆنتڕۆڵی ڕاستیەکەی بەیاننامەکەم خوێندۆ لێ تێ نەگەیشتم جگەل لەوەی وەکو بەهانەیەک سەیری ئەو بابەتە ئەکرێ باسی دەکە دەبێت ئەوان هاوبەش بن لە و کێڵگەنەوتیانەی ناوچە جێناکۆکەکان بە پێی دەستور لە چ مادەیەکە ئەمە هاتووە مادەی 111 و 112 هەردووکیان کە بەشدار بن ئایا سوودانی بەشداریان بکەلەوە نەوت داهاتێکی ئیتیحادیە کاک حەشیم نەوت داهاتێکی ئیتیحادیە لە ناو مادەی سەودەی دەستورا بڕۆ بیخوێنەرەوە تیجارەی خارجی حەسر بۆ حکومەت ئیتیحادی تیجارەی خارجی چییە؟ یعنی ئەو کاڵا و کەلوپەلەی کەوا لە عێراق دەرەچێ و دێتە ناو عێراق حەجمەکەی نەوعەکەی
کوالیتیەکەی هەمووی حەسە بۆ سەلاحیەتی بۆ حکوومەتی اتحادی یەکێ لەو کاڵانەی کە نادەکرێن نەوتە ئەوە سەلاحیەتی حکوومەتی اتحادیە بە قانونیەکانیان قسە بکەن لەسەرەوە. باش بەس مەترسیە کێڵگەی خوڕمەڵیان لێوەرگن و یاخود و سوودانی اتفاقی بکە لەگەڵ کۆمپانیا بەریتانیەکان. عەرزم کردی ئەو قەزیە لە سەردەمی داعشا لەگەڵ شەریکەی پیبیا ئەینان کردبوو اتفاقیان کردبوو بەڵام بە حکمی داعش و بە حکمی ئەو نزاعاتی لەو منطقا بوو تەجیل کراوە بۆ ئەم مەرحەلەیە. پێ دوای خوڕمەڵەشی تێدابێ بێژگە خۆرمەڵە هەموو ئەو کێڵگە کۆنانەی بەڵێ کە کاتی خۆی لە کەرکوو کاون جمبور و بای حەسەن و خۆرمەڵە و هەموو ئەمانە حقولی کۆنن حقولی حالین حقولی مستقبلی نین بۆیە هەرێم بۆی نییە ئیتفاقیان لەسەر بکە عەقدیشیان لەسەر بکە. حقولی حالی کە عقد کراوە بە مشارەکەت الئینتاج ئەوانە هەرێم بۆی هەیە و کە لە موازنە فەقەرێک ئەمڕۆ خوێندنەوەی دووەمی بۆ کراوە کە چاوەڕێ بکرێ با بزانین لە ڕۆژانی ئاینداە تەزدیقەکە کە کراوە بە $16 ئایا پەرلەمانی عێراق تەسویتەدان لەسەر ئەو $16 لە کۆبوونی ئەوپەیمانی دارایی دەوڵەت لەسەری ڕێکەوتون کە خەرجێر بەرمیلێک $16 بێ سەخوێنەوەی دوین بۆ کراوە بەس دەنگدانی ماوە دەنگدانی ماوە بزانین دەنگدانەکە ئەکرێ یاننا چونکە ئەمانەگە بکرێ لە ژێر سەرپەرشتی سۆمۆ هەنا بەتەکید ئەوە لە ژێر سەرپەرشتی سۆمۆوە بێ سۆمۆ ئەیفرۆشێ سۆمۆ پارەکەی وەرەگرێ ئەچێتە ریزاڵ بانکی ئەمریکی دوای ئەچێتە CPI2 دوای لە CPI2 یەتە CPI1 یەتە بانکی مرکزی و بانکی مرکزی خاتە سەر حسابی وەزارەتی دارایی عێراق نقطە سەری دێڵ نایەتە حسابی هەرێمی کوردستان چونکە ئەوە داهاتێکی اتحادیە هەرێم ملزەمە بە تەسلیمکردنی بە پێی قانونی دارایی مالی بۆیە ئەمان ئللا بەنیازی گرفتێکن کە دروستی بکەن بەنیازی گۆبنێکن کە بۆ ئەم میلەتە قوربەسەرەی دروست بکەن کە ئەو چکە مەعاشەش کە لای حکوومەتی اتحادی وەها و ئەویش نەمێنێ. باش بابینە سەرپرسی موچە دوێنێ بەیاننامەیەکی وەزارەتی دارایی عێراق هەبوو بەڵێ بەڕێز چی لێ دەخوێنیتەوە گفتوگۆ لەسەرەوە دروست بوو باسی 11 تریلیۆن و 561 میلیارد دەکا لەو بەیاننامەیە هەندێکیان دەڵێن ئەوە بەس تەرخانکراوی دارایی هەمووی نهاتووە ئایا لە بەیاننامەکە دەڵێ ئەو 11 تریلیۆن و 561 میلیارد هاتووە لە دێڕی چوارەم سەیری بەیاننامەکە بکە إذ أكملت الوزارة وزارة تەواوی کردووە تەمویل ڕەواتب موظفی ئەقلیم کوردستان کە ئەڵێ تەمویل ئێمە دووشتمان هەیە لە محاسبات تەخسیسمان هەیە تەمویلمان هەیە کاتێک ئەڵێ ئەکمەلت تەمویل یعنی تەواوی پارەکەی ناردووە بەڵام کاتێک کە ئەڵێ تەخسیس یعنی تەنها نەنێراوە بۆیە وەزارەتی دارایی عێراق ئەڵێ إذ أكملت الوزارة تەمویل ڕەواتب موظفی ئەقلیم کوردستان حسب ما جاء بجدولها لە جدولیها هەمویان ناردووە. کاک حەکیم گرفتەکە لەسەر چییە؟ تایف سامی ئەڵێ 11 تریلیۆن و 561 میلیارە بە گوێرەی ئەوە بێ ئەوەمان ناردووە. حکوومەتی هەرێم ئەڵێ چی؟ دەڵێ 10 تریلیۆن و 752 10 تریلیۆن و 752 تەقسیمی 12 مان کە بزانە مانگی چەندی بەرەکەوێ 10 تریلیۆن و 10 تریلیۆن و ئەوەندە تەقسیمی 12 بکە بزانە چەندی بەرەکەوێ بە حەسی بکەم دۆزینەوە مامۆستا بۆیە 10 تریلیۆن و 752 میلیار تەقسیمی 12 کە 900 شتێکە دابەشی 12 10 تریلیۆن آخر 10 تریلیۆن و 752 مشکلە نییە تو 10 تریلیۆن و 752 بۆی ڕقمێکی تەقریبیمان دەستکەوێت تا بڵێن چییە خۆی ئەوەی عێراق دەڵێ 11 تریلیۆنە تۆ دەکەتە وسیع جارێک بزانین هەرێم باشە هەرێم پارەکانی چی لێ کردووە باشە دابەشی 12 896 میلیاردەکە نزیکەی 900 میلیارد یعنی مانگانە بۆ ئەم 12 مانگە هەرێم ئەگەر 12.6 میلیاری بخسایەتە سەر ئەوان دەڵێن 960 میلیارمان لە داهاتی ناخۆ خستۆتە سەر 900 کەواتە بەو پارەی عێراق کە هەرێمە لێ ناردووە و بەو 960 میلیارە باشە تەواوی موچەی مانگی یەک تا مانگی 12 لێراوە باشە بەس بە پێی ئەوە بێ مانگی 900 و بە پێوەی عێراقی مانگی 963 میلیاردەکە 11 تریلیۆن و
561 میلیارەکە آخر چیان لێ کردووە دەکاتە مانگی 900 و ڕاستە هەرێمی کوردستان لە داهاتی ناوخۆ نزیکەی 4 تریلیۆن و 4 تریلیۆن داهاتی ناوخۆی هەبووە دڵ 4 تریلیۆن و 350 وایە 4 تریلیۆن و 350 هەبووە 350 لەم بڕە تەنها 320 ملیاری ناردووە بۆ عێراق مانگی چەندێک هی ئەوەندە مانگی 79 ملیار تا 78 تا 79 ملیاری ناردووە هی چەند مانگی ناردووە هی 5 مانگی ناردووە هی 7 مانگی لا ماوە کاک حەکیمیان بۆیە تەیف هاتووە چی کردووە 79 ملیاری لێ بڕیوە خاڵی یەک خاڵی دوو لە سادەی موچەی فەرمانبەرانە بێت لە سادەی لێ بڕێ بۆ خانەنشین چکە چێتە سندوقی خانەنشین ئەوەن 400 ئەوەنە ملیاریشی لێ بڕیوە بۆیە پارەکە لێەوە کەسری هێناوە هەرێمی کوردستان ئەوێ موچەی فەرمانبەرەکە بە تەواوی بێ خۆی موچەی سندوقی تەقاعودی لێ ببڕێ دوایش نەیدادۆ بە عێراق داوای موچەی خانەنشینیش بکات لە عێراق ئەمە حساباتە هەموو موچە خۆرێکی عێراق ئەبێ لە سادەی موچەی ئیسمیەکەی بچێتە سندوق خانەنشین جارە بە لێبڕینی خانەنشینی لەگەڵ باچ ئەوانەی کە سەروی میلیۆن وەردەگرن وایە بەڵێ 726 ملیار بردراوە دەڵێن لە پشکیێرێ ئەوە هی ئەو حەود مانگەیە کە داهاتی ناوخۆی نەداوە حکوومەتی هەرێمی کوردستان هی ئەو حەود مانگەیە کە مانگی 78 یا 79 ملیاری داناوە لەگەڵ ئەو 400 ئەوەندە ملیارەی کەوا مەفروض وا بوو لە موچەی فەرمانبەران لە سادە ببڕێ ئەم 12 مانگە هەرێمی کوردستان هیچی نەداوە سندوقی تەقاعودی هەرێم دینارێکی تیانی ئەسڵ سندوقی نییە بۆیە عێراق کە ئەڵێ بەو حسابانەوە لە موچەی تەواو ناشێت ئێستا ئەوەی کە بەڕێز بەیانامەکەت خوێندەوە دەڵێ نردویانی 11 تریلیۆن و 561 ملیارە بەڵێ بەڵام یانزەی تەواویان نەناردووە بەو هینە ئەو بڕینیان لێ کردووە چونکە ئیستحقاقی حکوومەتی عێراق چونکە ڕاوێژکارێکی وەزارەتی دارایی دەی و 500 ملیاریان بڕیوە بۆ سندوقی خانەنشینی 400 شتێکە 500 نییە 400 شتێکە ئیستحقاقی خۆی سبەینێ دەوای موچەی خانەنشین ناکە هەرێم لەکوێ بیاتێ لەکوێ بیاتێ بۆیە ئەوەی ئیستحقاق ئەمان ئیلتیزام ناکەن یعنی پارەی خانەنشین نادەن داهاتی ناوخۆ نادەن داهاتی نەود نادەن بۆیە لە هەموو حاڵەکانە ملزمن بەوەی کەوا ئەو پارێ لێیان ببڕێ حکوومەتی عێراقی ئەڵێ ئەکمەلەت باش تەمویل ڕەوات یعنی بە تەواوی ناردوێتی بۆیە ئەوەشە بێتە جوزێک لە ناردن یعنی بەو پارەی کە لێم ڕاوە ئەوە حسێب نییە ئەوەی کەوا تەخسیس کراوە کاملەن نێراوە لە برێوەی حکوومەتی هەرێم لێرەوە بیبڕێ و بینێرێتەوە بۆیان ئەوان ڕاستە خۆ لەوەی ئیستیقطاعیان کرد باشە بەس ئێستا لە کۆتایی بەیانامەکە ئەجاڵە بۆ دواکەوێ بۆ دوا دەکەوێت تأخر صرفها ئەڵێ ولا تتحمل الوزارة وزارة مسؤوليتي أو هالناقرية ك موچەی فەرمانبەران لە هەرێم صرف نەکراوە لە کاتی خۆیان بوو أن تأخر صرفها دواکەوتنی صرفکردنی موچە عدم التزام حكومة الأقليم حكومتي هەرێم پابەند نەبووە بقرار محكمة اتحادي القاضي بتوطين رواتب الموظفين هاوارمان کرد بابە ئەم تەوتینە جێبەجێکن و واز بێن لەم هەژماری وەزارەتی دارایی عێراق دەڵێ بۆی دواکەوتە لە بەرەوەی تەوتین نەکراوە چونکە قرار وا بەس دوو مانگ موچە بدەن بەبێ تەوتین کە لە 21/2024 مانگی دوو سێ چونکە وتیان ئێستا فریای تەوتین ناکەون محکمە اتحادی تەوزیحێکی داوتی مادەم فریان ناکەون ئەتوان بە شێوەیەک لە شێوەکان موچە سەرفکەن بەڵام ئێستا ئەوەتانێ لەبەرەوەی تەوتین ناکەن حکوومەتی هەرێم بەهانەی دابەدەسەوە بۆیە وەزارەتی دارایی ئەڵێ من قەراری محکمە اتحادی جێبەجێکەم ئەوان تەوتینیان نەکردووە منیش بەو شێوەی ئەینێرم کە ئارەزوێتی باشە ئێستا مادەم عێراق دەڵێ هەموم ناردووە وەزارەتی دارایی هەرێم دەڵێ هەمووی نەگەیشتووە ئەی موچەی مانگی 12 تازە فۆتا ئێستا بە پێی خشتەکانی وەزارەتی دارایی هەرێمیش دوانزەی فەرمانبەران 431 ملیار هاتووە یعنی موچەی مانگی دوانزەی فەرمانبەران حکوومەتی عێراق بەرپرس نییە لێی حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە لێی و خواردوێتی و بەحساب لیژنەیەگە ڕۆن بۆ مناقەشەکردنەوە بەس من دڵنیام حکوومەتی اتحادی بە هیچ شێوەیە ناژێتە ژێر بەرپرسیارەتی مانگی 12 چونکە ناردوێتی کاک حاکیمیان من قەرارە ملیۆنێک بم بە تۆ بەڵێ
بەڵام 100,000 شملاتە بەڵێ کاتێک کە 900,000 بۆ ئەنێرم یعنی ملیۆنەکەم داویتە تێیانە شکل ئەساس 100,000 ملاتە بەڵێ حکوومەتی ئیتیحادی 11 تریلیۆن و 500 ملیاری تەرخان کردووە ئەم 11 تریلیۆن و ئەوەی لە بریەوەی هەمووی بنێرێ ئەوەی کە لای حکوومەتی هەرێمە گێڕاوێتی واتە 11 تریلیۆنەکەی نردووە تەسلیمان نەکردووە لە داهاتی ناوخۆ بڕیوێتی لەوێ بڕاوە لێ بڕاوە جگەل لەوەی ئەبوایە قەرزەکانی تیبیایشیان ببڕایە ئەوەشیان نەبڕیوە خاترانە بەڵێ بۆ چونکەمە تعویزاتی مۆزەفینە ئەگەر بوجەی تر وایە قەرزەکانی تیبیایش کە کاتی خۆی پێمانوتن نزیکەی 6 تریلیۆن قەرزیان هێنا سەر هەرێمی کوردستان کە نزیکەی 3 تریلیۆنی تیبیایە قەرزی ئەوەشیان هێشتا لەسەر ماوە ئەم حکوومەتە حکوومەتێکی بە تاریخی ناشەفاف گەندەڵ فاسد قەرزار ناخزمەتگوزاری نابەرپرس زەحمەت بۆ فەرمانبەران زەحمەت بۆ خەڵکی هەرێمی کوردستان خێر و خۆشیەکەی بۆ ئەو دوو بنەماڵە سیاسی لە هەرێمی کوردستانە باش بنەماڵەکە بەگشتی نا خانەوادە بچکۆلەکانیان باش ئەی ئێستا چارەسە چێ بۆ لەم ساڵدا لە 2025 پێویستی بە ڕێکەوتنی نوێیە پێویستی بە جێبەجێکردنی بڕیاری دادگایە پێویستی بە یاسای بودجەیە پێویستی بە کامیانە من پێم سیر بۆ حکوومەتی هەرێم لە بەیان نامەکەیە یا لەوتە بێژایە چیتە قوبوڵی ناکەین ئێمە باسی موچە بکەین یعنی چی قوبوڵی ناکەین دەڵێن دەبێ بۆمان بێ و زامن بکرێ یعنی چۆن مەسەڵەن دەڵێن پابەندی خۆم ئەوان دەڵێن پابەندی خۆمان جێبەجێ کردووە باشە ئەگەر نەیکرد ئەوە حکوومەتی عراق وتی نایکەم ئەو تایف سامیە لە نایکەم ئەمان چیەکەن جێشیان هەیە بڕۆ درۆنیان هەیە بەغا قەسە بکە ساڕوخی سکۆتیان هەیە هەرێمی کوردستان یعنی شتێکەکە فاز شتێکی ئەڵە سەنگی بزرگەنداشتن علامەتی نەزەدەنە بەردی زل هەڵگرتن علامەتی نەوەشاندنێتی ئەخر ئەمە بەردی زل ئەخر ئەمە تعبیری خەڵکی سیاسی نییە کە بڵێ بوجە قانونەوە ئەبێ مناقەشە بکرێەوە بێ تەخسیسی تیا بکرێەوە بێت تەمویلی تیا بکرێەوە بێ التیزاماتی تیاابێ هەرێمی کوردستان تۆ داهاتی ناوخۆ نادەی هەرێمی کوردستان داهاتی نەوت لە ساڵی ڕابردوو 89 ملیۆن بەرمیل نەوتیان فرۆشت خوا پارەکەی پێت بڵێن پارەکان چی لێ کردو چیان لێ کردو تەمەن لە کۆبنەوەکە پرسیاریان لێ کردوون ئیعلانیەوە ناکەن داویانە تۆ بە قەرزەکانی ڕۆزنەفت و ئەو کۆمپانیا ئیماراتەکە داناغازی ئیماراتی لە کۆبنەوەی حکوومەتی ماوە بەسەر چوو لەگەڵ لەگەڵ نوێنەرانی کوردنا لەگەڵ نوێنەرانی یەکێتی پارتی لەگەڵ نوێنەرانی یەکێتی پارتی لەبەرەوەی نوێنەری هێزە سیاسەکانی تر نەڕۆژ بەڵام ئەوەندەی من لە کۆبنەوەکە برادێک بۆی باس کردم وتوانە کوا داهاتی ئەو نەوتەتان وتوانە دامانەوە بە قەرزا لەبەرەوەی قەرزاروین بۆ ئەم حکوومەتە هەتا بمێنێ بێ قەرز باتۆ کاکاچی بۆیە حکوومەتێکە وجودی زەرەری زیاترە لە مانەوەی ئەم حکوومەتە ئەم دوو هێزە سیاسێ خۆ کات خۆی زۆر هاوارمان کرد لەم منبەرەوە کە خەڵکی نەشەڕیەت مەدەن بەم حکوومەتە چونکە مستەقبەلی خۆتان هیچ فەوتە مستەقبەلی نەوەکانیشتانە فەوتێنێ باش ئەوە تا مستەقبەلی خۆیشی و نەوەیشی و موچەی و ئەوەتانە ئێوێ مجازەفەیەکی تر بکە بە پشتە سوورەی وڵاتێکی ئەقلیمی هەرێمی کوردستان تووشی شەڕێکی نەگریس و نەخوازراو بکات باش بەزیسە بۆ 2025 دەبێت چی بکرێ بۆی کێشەی موچە ئەگەر حکوومەتی هەرێم بەنیازە نەوت بە قاچاق بفرۆشێ اینجا بە بۆریەی فرۆشێ بە تورکیا یار لە ڕێگەی تەنکەرەوەی نێرێ بۆ ئێران و بۆ تورکیا ئەگەر ئامادە نەبێت داهاتی ناوخۆر ڕادەست بکە ئەوە فەرمانبەرانی بەڕێز چاوەڕێ بن هەمان دۆخی ساڵی 2024 دووبارە بکەنەوە ئەگەر عێراق لە پیاوەتی خۆی موچەتان بۆ بنێرێ ئەگینا وەکو ئیستیحقاق پارە نەنێرن لە ناو موازناتایەتی کە نابێت داهات نەنێرنەوە نەگەڕێنەوە عێراق بۆی هەیە موچە نەنێرێ بۆیە هەرچی ئەکرێ لە ئەستۆی ئەو دوو هێزە سیاس ئەو سێ هێزە سیاسی پێگەێنەرن بە دەرەجەی ئەساسی پارتی دیموکراتی کوردستان بە دەرەجەی دوو یەکێتی نیشتیمانی بە دەرەجەی سێ بزوتنەوەی گۆڕانی پێشوو ئەو وەزیرانەی کە لەوێن نازام نوێنەری کێنێستە لەگەڵ ئەو دەنگدەرانەی کە شەرعیەتیاندا بەم دوو هێزە سیاسیە ئەمانە تەحملی مەسئولیەتی نەهاتنی موچە و قاتوقڕی و گرانی و بێبازاڕی و هەموو کێشەیەک لە هەرێمی کوردستانە وەکو دەسەڵاتی سیاسی ئەو سێ هێزە سیاسیەکەن
وەکو خەڵک ئەوانەی کە دەنگ و شەرعیەتیان داوە بەم دوو هێزە سیاسی باش بەزیستەگە هەرێم پابند بێ بە یاسای بودجە کە نابێ ئەگەر پابند بوونم نەوتەکە تۆ تەسلیم باسی شتێکەکەی کە من نەزانم کە نابێ ئەنی سەنە ئەو نەوت کێسە هەمواری یاسای بودجە دەنگیشی لەسەر بدرێ کە خەرجی بەرمیلێنەوە $16 بێ هەرێم پابند نابن ئەو نەوتە و ئەو نەوتەی وا فرۆشتووە ئەوەنە قەرزار بووە ئەو کۆمپانیانە هەر بەشی ئەوە ئەکا کە بیدەنەوە بە قەرزەکە ئەو $16 کە بکەن بە کولفەکە بە $16 دەری نایەنێ بۆ کۆمپانیاکان کۆمپانیەکان تهدیدیان کردو بەوەی سکاڵای یاسایی تۆمارەکەن بۆیە لە ناچاریە حکوومەتی اتحادی ڕازی بووە بەو قەزیە هێشتا پەرلەمان ماوە تەصدیقی ئەو فەقەرەیە بکات خوێندنەوەی دووەم کراوە تەصدیق ماوە باشە وەکو داهاتی ناوخۆش ئێستا ئیشکالێک دروست بوو لەسەرەوەی کە ئێستا 399 ملیاریان تەسلیم کردەوە پێیەوە بێ لە 4 تریلیۆن و 350 ملیار خۆزگە کەسێکە بوو ئەو مادەی 27ی لە حکوومەتی هەرێم شارەزای قانون وایە ئەو مادەی 27ی بەوازی چی مادەی 27 قانونی دارەی مالی دەڵێ لە 100% داهات دەواکە یان دەبێ هەمووی تەسلیم کردووە پشکێرم دێتەوە بەڵێ باسی لە 100ەکە باسی لە 150 ناکە باسی لە 150کە وەکو تێکست بەڵام دوای ئیستیسنایەکی تێکردووە زەڕایی بوو گەماریگە بێت لە 100 بدرێتەوە کاکەشیم فەرموو ئەوە هەموو قانونەکان من زیاتر لە 4-5 جار لە قانونی و لە خەڵکی زۆر شاردان پرسیوە فەرموو شەرعی ئەم مادەیەم بۆ بکە ئەگەر خۆم لێی نازانم بۆیە هەرێمی کوردستان نایەوێت ڕێکەوێ لەگەڵ عێراقا کاک حەکیمیە نەیویستووە لەوە پێش و نایەوێت لە ئێستادا لە مستەقبەلیشان نایەوێت تا ئەم دوو هێزە سیاسیە باڵا دەستە ئەم پارێزە بەلاحیان لە بەردەسا بێ زیمەمی خەڵکی پێ بکڕن چونکە لە پەرلەما لە مانگیدا ئینتیخاباتی عێراق دیسان پێویستیان بەم مادەیەکە کە لەوە پێش ئیشیان پێی بووە ئێستا چارەسەری خەڵکی کوردستان چیە خەڵک لە بەردەم چیدا وەکو خەڵک هێزەکانی بۆ نمونە دەرەوەی پارتی وێکێتی دەبێت چی بکەن بۆ نمونە خەڵکی دەرەوەی کە چارەسەرێک بۆ خەڵکی دەرەوەی پارتی وێکێتی ناتوانن ینی جارێ ئۆپۆزیسیۆن شتێکمان نییە بەناوی ئۆپۆزیسیۆنێکی منەظەم هەر ئۆپۆزیسیۆنێک لە فلکە یەکێکایە لە فەلەکی یەکێکایە بۆیە ئۆپۆزیسیۆن ناتوانێت ئەو ڕۆڵە ببینێت کە قەرار وابوو ئۆپۆزیسیۆن هەیە ئێستا سەودا و معاملەیەوە کاکە بچێتە ناو حکوومەتەوە بۆیە ئەو ئاسایی بچێت ناو حکوومەت ئاساییە بەڵام بەناوی ئۆپۆزیسیۆن و نا تۆ ئۆپۆزیسیۆن بی لە ناو حکوومەتە پارتی لە ژیانیا لە یەک شتا هین بووە حەق بووە ئەوەی ئەڵێ کە تۆ دێیتە ناو حکوومەت نابێت دەوری ئۆپۆزیسیۆن ببینی یعنی یەکێتی کەناڵەکانی ئۆپۆزیسیۆنن بەڵام خۆیان لە حکوومەتان ئێستا هەرچی نەوت فرۆشراوە یەکێتی بەرپرسە لێ هەرچی گەندەڵی کراوە یەکێتی بەرپرسە لێ هەرچی ناشەفافێتە یەکێتی بەرپرسە هەرچی کراوە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی بەرپرسن بەو دەرەجەی کە بەشداریان کردو و بەرپرسە بن بەو دەرەجەی کە بەشداری ئەکەنەوە دووبارە ئەگەر ڕازی بن بە هەمان ڕێتمی جاران ئەوە گلەی لە کەس نەکەن کە تەهمیشەکران کە حسابیان بۆ نەکرا کە مەوقعیەتیان نەبوو بۆیە ئەگەری ئەوەی هەیە ئەسڵەن حکوومەت بکەوێتە دوای ئینتیخاباتی عێراق پێکەرانی کابینەیدا خەڵک ناترسێنی بەڵام ساڵێکی سەختیان خۆشمان ساڵێکی سەخت بەڕێوەیە ساڵێکی سەختین ئەو ترسانی خەڵک نییە ترسانی خەڵک نییە واقع من مەشهورم بەوەی کەوا ئەوەی کە بیزانم ئەیڵێم چکە ناتوانم درۆ لەگەڵ خەڵک بکەم ئەگەر هەرێم پابند بێ ئەگەر پابند ئەوەمان زۆر وتووە هەر پابند نەبوو ئەگەر هەرێم پابند نەبێ ساڵێکی سەخت بەڕێوەیە بۆ هەرێم بۆ فەرمانبەرانی هەرێم بنەماڵەکان نا بنەماڵەکان لە فەرەحی خۆیانە و لە تیجارەت و بزنسی خۆیانە سەرمایەکان دوو ئەوە نەیتری لێ چونکە ئەوەی لە دەستی خەڵکایە چکەچکەیەکی تریشێ ئەوەشیان لێسەن لە ڕێگەی ئەو بزنسەی کایانە دەرمانە هەر ئەوان سەیتەریان کردووە عقاراتە هەرهی ئەوانە تیجارەتە هەرهی ئەوانە خاڵی گومرگیە هەرهی ئەوان هەرچی لە هەرێمی کوردستانە هەیە و 2000 دەسەڵاتدارەیە پۆرەخ کراوە سپاس دەکەین مامۆستا مادومان کردی سپاس بۆی بینەرانی بەڕە سپاس باوکاران خواتان لەمە